بەڵێ یەکەم سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ وەسڵامێ لە بینەرانتان وە ساڵیادی ڕاپەڕینی پیرۆزە و ئەمە شتێک بڵێم ئەمە سێ ڕەهەندی هەیە یەکەم ئەمە ڕەهەندێکی قانونی دەولی هەیە ڕەهەندێکی هەیە کە با بڵێ شەرعیەت واقعیەت من لە پێیجەکەی خۆمدا نووسیومە ئێمە ئەبێ علاقاتی دەولی یعنی پەیوەندە نێو دەوڵەتەکان بە عاتفیەت و بە ڕۆمانسیەت نابێ ئەبێ بە واقع بینانە بێ بە بۆچوونی من جارێ پێش هەموو شتێک ئەوەی ئەم مەسەلەی ورژاندەوە لە تورکیا پارتێکە بە ناوی پارتی بزوتنەوەی نەتەوەیی تورک کە ڕەگز پەرستە و تەنها ڕەسیدێکی ئەوەیە دوژمنایەتی سەختی ملەتی کورد بکات و ئەم مافەی ملەتی کورد کە خاکێکی یەگرتووی هەبێ نەتەوەیەکی یەگرتووە بێ ئەمە لە هەموو مافەکان نێو دەوڵەتەکان و شەرعەکان و لە ئیسلامە لە قورئانە ئەڵێ چەندەها ملەت کراوە بە زمانی جیاواز کە ملەتی جیاواز هەبێ ئەمە کارێکی خودایی ئەبێ عەردێکشی هەبێ لەبەرەوە ئەمە مافێکی ڕاستەوە ئەو پارتەی کە ئەم شتەی ورژاندەوە خودی خۆیان لە مەقەڕاتیان لە مەهاپە لە تورکیا عەلەمی هەشت دەوڵەتی سربەخۆیان هەڵگردووە ئەڵێ ئەمانە ئەبێ هەمووی یەک برێتەوە لە وڵاتێکی یەکگرتووی تۆرانی تورکیا وە کەرکووکەوە حەتاک و دیاربەکر بە عەرزی تورکەزانن ئەمە خودی خۆیان ئەو مافە بە خۆیان ئەدەن هیچ حەقێکیان نییە ئەو شتە بڕژێن بەڵام کەواتە ئەوەی کە لە ئێستادایە خودە و هەڵوێستیان کە ڕیانگەن ئەمە هەڵوێستی حکوومەتی تورکیا نەبوو تەنها هەڵوێستی حیزبێک بوو بەڵێ بەڵام ئەم حزبە باوا بڵێن باڵادەستە لە ناو حکوومەتی ئوردوغان هاوپەیمانێکی زۆر بەهێزە و زۆر حکوومەتی ئوردوغان پێویستی پێێتی و بەیانی بەسەرم حزبشنەوە بەڕاستی یەکێک داودۆڵە کە تا ڕادێک و علی بابەجان ئەمە دوو حزبی با بڵێن ئەمانش معارضن بەڵام نێزگن لە حکوومەتی هەرێم ئەوانش داوایان کرد لە حکوومەتی ئوردوغان مووقفێک جددی هەبێ بەرامبەر ئەم مەسەلەیە چونکە بە گوێرەی قانونی دەولی کە دەوڵەتێک یان هەرێمێک بە شێوەیەکی فەرمی عەلەمێ نەخشەیە دەرەکە لە وڵاتێکی تر چوار شاری شەش شاری وڵاتێکی تر لەناو ئەو عەلەمەیە ئەمە بە بڵێن دژی یاسای نێودەوڵەتیە و تورکیا پەیوەندی کردووە لە حکوومەتی هەرێم لە 2010ەوە لەسەر ئەو ئەساسە بەڵێ ئێمە فدرالیەت قبولەکەین حکوومەتی هەرێم قبولەکەین بەڵام لەسەر ئەساسی دەستوری عێراقی لەبەرەوە ئەمان نەک ئەمان بەس هەمان کات ئێرانش ئەوانش ناڕزاییان دەربڕی ئێمە بەڕێی من لێرەدا شتێکی ناواقعیانە هەیە شتێک هەیە لە کاتی هەڵەدایە هەر وەکوتم مافی سروشتیە تاکێکی کورد یان ڕێکخراوێکی کورد عەلەمێکی هەبێ چوار کوردستانی تابێ ئەمە مافی سروشتیە بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەموو تەبێژی حکوومەتی هەرێم هەموو تەبێژی وەزارەتی گواستنەوە ڕوونکردنەوەیاندا لەسەرەوەی کە ئەم پولە پێشنیاری چەند هونەرمەندێک بۆ هیچ مەرامێکی سیاسی لە پشتەوە نەبووە بەڵام ئەوان لە هەمان کاتدا چەندین هێرشیان ئەم لەبارەی ئاڵای کوردستانەوە ئەم کاردانەوەشیان هەبوو داوای ڕوونکردنەوەی بە پەلەشیان کرد ئەم وڵاتی تورکیا هەم وڵاتی ئێران هاتنە سەرخەت سەبارەت بۆ بابەتە بەڵێ یەکەم ئەمە هەروەکوتم حتا لە ڕوونکردنەوەکەی وتەبێژی حکوومەتی هەرێم دکتۆر عادل جوتیار عادل ئەوەش لە حەقیقەتدا زۆر بە ئاشکرایی نەیوت ئەمە هەڵێکە بە بۆچوونی من لەبەر ئەو بارودۆخە هەرێمیەی نێودەوڵەتیەی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە و ئەمە هەڵەیەکە کە بەڕاستی بێسەروبەریە لە ناو وزارەتی گواستنەوە و لە ناو حکوومەتی هەرێم بە بۆچوونی من لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمە زۆر بەدەستبەجێ و بڵێت ئەمە هەڵەیەک بوو ڕوویداوە کارێکی شخصیە و ئەمە ڕنگدانەوەی فەرمی حکوومەتی هەرێم ناکە و ئێمە زۆر ڕێزمانەیە بۆ سنوورەکانی تورکیا و ئێرانی ئەمڕۆ و ئێمە ئەمانەوە ئەو پەیوەندیە دۆستایەتیەمان هەبێ بەردەوام بێ بەڕەئی من
ئەمە بۆ وا ئەڵێم چونکە ئەمڕۆ هەرێم لە ژێر مەترسی میلیشیەکانی سەر بە ئێرانە حکوومەتی ئەمریکا جۆ بایدن لە نادیارە سیاسەتی. بەڵێ ئەمە خەونی زۆربەی کوردەکانە بەڵام حەزەکەم لێرە شتێکی واقعیانە بڵێ مێژویانە بۆ نمونە پارتی خۆیبوون لە 1920 داوای کوردستانێکی سەربەخۆی کرد بەڵام دوایی وتینا ئێمە لە ناو باکوورینمانەوێ دوایی پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتادا داوای چوار کوردستانی دوایی مەلا مستەفا خواعافیکە وتینانە ئێمە هیچ علاقەمان نییە بە بەشەکانی ترەوە پارتی پژاک لە 1943 داوای هەمان شتی کرد دوایی کە چوون وتیان نا ئێمە بەس ئۆتۆنۆمیمانەوێ قازی مەحەمەدی خوا لێ خۆش بوو لە دوای ڕاگەاندنی حکوومەتی کوردستان لە مەهاباد عەلەمێکی دانابوو چوار کوردستانی تیا بوو بەڵام کە سێری کرد وەزعەکە عەمەلی نییە چوو بۆ تەهران لەوێ قەوام سەڵتەنە سەرۆک وەزیرانی ئێران وتی ئێوە چیتانەوێ وتی ئێمە ئۆتۆنۆمیمانەوێ ئێوەتی باشە تۆ لە پشتت ئێمە وێنەمانەیە لە پشتت ڕسمی چوار کوردستان هەیە ئەمە چۆنە ئیتر ئەوە بوو قازی مەحەمەد گەڕایەوە ئەو عەلەمەی کە نەخشەی کردو لە پشتی لایدا لەبەرەوە من ئەڵێم هەر وەکو مام جەلال ئەڵێ کوردستانێکی یەکگرت و خەونی شاعیرانە کە بۆ دوا ڕۆژ ئەگەر بارودۆخێک گونجاو بوو ئەبێ بەڵام دکتۆر عوسمان ئەبێ نمونەیەک بەڵام دکتۆر عوسمان ئەگەر ئەوە هەڵوێستی حکوومەتی تورکیانەوە بەڵام بۆ حکوومەتی تورکیا هەڵوێستی بەرامبەر سەرۆکی حیزبێک نەبوو کە دەڵێ ئێمە ئاڵای کوردستان کە دەوڵەت باخچەلی دەڵێت سەرۆکی حیزبی ماپاڵی ئێمە ئاڵای کوردستان دەخینە ژێر پێمانەوە بەڵام بۆ هیچ هەڵوێستێکی بەرامبەر ئەو قسەی سەرۆک حیزبێک نەبوو. بەڵێ ئەو بازەوە دەکات دەڵێ نەخشەی کوردستان دەخینە ژێر پێمانەوە یعنی بەڕاستی لێرەدا ئێمە ئەبێ بە گوێرەی بەڵێ ئەم فاشستە تورکانە لە 1930 لە دوای شۆڕشی ئارارات لە شاخی ئارارات قبرێکیاندانا وتی ئەوە قبری کوردستانە بەڵام ئەو ئاواتیان بەجێ نەبووە و کوردستان هەرەیە و ئەمێنێت بەڵام لێرەدا من ئەڵێم ئەمڕۆ وەزیری دەرەوەی عێراق کووردە بۆچی داوا ناکە لە خلالی قەنەواتی وزارەی دەرەوە بڵێ بابە ئەوەی دەولەت بەخچەلی ئەڵێ ئەمە شتێکە دژی یاسایە ئێمە حکوومەتی هەرێم دەستوریە بەشێکە لە عێراق و ئەو عەلەمەی کوردستان ئەوە بەشێکە لە دەستوری عێراق و شەرعیە و حکوومەتی تورکیا نابێ مەجال بداتە پارتێکی بەڵام بەڕەئی من لەبەر بارودۆخی ئەمڕۆی کوردستان یەک ڕێزی ماڵی کوردی نییە و ئەمڕۆ هەروەکوتم کوردستان لەژێر مەترسی هێرشیەکانی مەلیشیای سەر بە ئێرانە حکوومەتی جۆ بایدن ئامادە نییە بێتە پێشەوە ئەگەر بێت ئەم دوو دەوڵەتە بێت شتێک بکەن لە کورد لە هەولێر یان لە هەرێم و لەبەر ئەوە لەبەر ئەم زۆرۆپانە ئەم بارودۆخانەی کە باسم کرد باشترین شت کاک سیڤان بەرزانی بێتە یان کاک مەسرور زۆر بە ڕاشکاوە بڵێ ئەوە هەڵەیەک بوو و ئەمە ڕنگدانەوەی موقفی ڕسمی ئێمە نییە. بەڵێ سپاس بۆ دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوەی